ئەچینە لای چاوەڕێم ئێوارەی کورسات مەگەزین یەکێک لە هونەرمەند و دەنگە دیارەکان ئەم ئێوارە میوانی کورسات مەگەزینە کە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتە و هەمیشە گۆرانی ڕەسەند بەشێکە لە کارە هونەریەکانی ئەو زۆر بەڕێز هەماوەند لەهۆنی میوانی ئەم ئێوارەی کورسات مەگەزینە. کاکەمەوەند سڵاوت لێبێ بە خێراتی زۆر سپاس بۆ هەموو ستافی کەناڵ جوانەکەی بەرهەمەکانە جلی کوردی ئەمڕۆ بە جلی کوردی وڵاتی وەمزانی جیاواز قەینا بڵێ ڤیدیۆ کلیپە نوێیەکەم جلی کوردیە. سڵاو ڕێزمێ بۆ جەناب چوو بۆ هەموو بەڕێوەبەران و هەموو ئەو کارمەندانی کە لێرە کارەکەن لە کورساتی عەزیز و هەروەها بینەرانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس بۆ تۆ. هەمیشە بەشێک لە سروشتی جوانی کوردستان لە نێو ڤیدیۆ کلیپەکانی تۆیە بوونیان هەیە بۆ کاری ئایندەش هەر بە هەمان شێوە بێت یان تۆزە لۆکەیشنە گۆڕی؟ ئەوەی ڕاستی من بە دوو فۆرم کارەکەم یان بە بڵێن دە ستایلی موزیکی ڕەسەنە کارەکەم و بە شێوازی پۆپیش کارەکەم. بێتر ئەوانەی کە موزیکی ڕەسەنە زۆرتر پێویستیانەکە جلوبەرگی کوردی و سروشتی کوردەواری و ئەو شتانە زۆر پێویستیان بە یەکتر. کاکەمەوەند دیارە تاقیکردنەوەی بەشێک لە ستایلەکان ئەرکی هونەرمەندانە بۆی کە خۆیان بدۆزنەوە بتوانن تەنها لە ستایلیشە بە بڵێن نەمێنەوە و چەقبەستوو نەبن. بەس تۆ خۆت وەکو خۆت و وەکو دەنگ و ستایلی کارکردنی خۆت لە کامیانەوە زیاتر نزیکی؟ من زۆرتر کارم لەسەر موزیکی ڕەسەن کار کردووە بەڵام ماوەیەکی زۆر ئیشم بۆ موزیکی ناوەڕۆکی شانە و سینەما کردووە کاتی خۆی لەبەر ئەوە پێویستیم بە ئاوازی بە شێوازەی نوێ و ئەو شتی مۆدرن هەبووە بۆ ئەو کارانە ئیتر لەو شێوازە موزیکە زۆر حەزم کرد بۆیە خۆشم بەڕاستی کارەکانی خۆم جاجات تێکەڵی موزیکی پۆپ ئەەکەم. زۆر باشە اینجا بەدڵی ئەو گوێگرا بەو هیوای اینجا کاکەمەوەند ساڵانێکی زۆر بە تایبەت لە ئێران ژیاوە و ئەو کارانەی کە کردوێتی بە تایبەت زیاتر لە 100 کۆنسرت بەشداری تیا کردووە. کارکردن لە کۆنسرتا و تۆمارکردنی دەنگ لە ناو ستۆدیۆ ئەرز و ئاسمانی فەرقە کوردەواری خۆماڵی ئەرز و ئاسمانی فەرقە. چۆن خۆت دۆزیەوە لە هەردووکانە؟ ئەزانی چۆن من کە لە ڕۆژهەڵات بووم ئێمە ئاوارە بوون کاتی خۆی کە ڕێمان کەوتە ئەوێ لەوێ لەبەرەوە میدیایەکی گشتگیر نییە تۆ بتوانی هەمیشە بڕۆیت و ئیشەکانت لەوێ نمایش بکەی لەبەرەوە ئەبێ کارەکانت لەناو جەماوەرە هەبێت ینی زۆربەی گۆرانی وێژەکان ئەبێ حتمما کاری کۆنسرت بکەن لەبەر نەبوونی میدیایەکی دڵسۆز بەڕاستی بۆ کاری هونەری و بەتایبەت ئەو کاتانەی کە من لەوێ ئەژیام ئیتر هەر بۆیە زۆر قورسە ئەبێ حتمما کۆنسرت بکەی ئەبێ حتمما توانایی کارکردنی ڕاستەو خۆی موزیکت هەبێت ینی ئەوە نییە هەر لە ئۆستودیۆ ئیشەکانت بە شێوازێکی ئەکادمی خوێندووتە موزیکیە؟ بەڵێ من موزیکم هەمووەکو ژەنیاری هەمووەکو ئاواز خۆم پێوە سەرگەرم کردو بە شێوازی ئەکادمی. باشە ئەنجا ئەم ئامێرە ناوی چییە؟ ئەمە ئامێری تارە. تارەوەە جیاوازێکیە لەگەڵ ئەوانی تریان هەر تارێکی تار ئامێرەکە ئێستا وەکو ئامێرێکی ئێرانی و ئازەری ناسراوە بەڵام لە ئەسڵا لە دایکبووی ئامی هەمویان ئامێری تەمبورن ئەو ئامێرانەی کە ئامێری زەخمەیان پێڵێنیانی بەو شێوازە ئەسپەکرێن هەمویان لە دایکبووی ئامێری تەمبورن کە بڵین دایکەکەیان ئامێریکی کوردیە بۆیە هەمویان تەعاموبوونی کوردیان زۆر تایە. یەکەم جار گۆرانی یان موزیک کامیان گۆرانی توتیان فێری موزیک؟ من یەکەم جار گۆرانی مدوڵ گۆرانی چەند ساڵە ئەم ئامێراژەنی؟ تقریبا 5 ساڵە ئەمێری تار بە ڕسمی ئەژەنم جارجار هەر حەزم لێ کرد و هەر دەستکایی مەکرد و باشە پرسیارم زۆر لەسەر ئامێرەکە بەس ئێستا پێم خۆشە لەگەڵ بینەرانمانە گومان لە بەرهەمێک بێت بە ڕاستەوخۆ بێژگە لە بەرهەمەکانی خۆت فەرموو چاو خۆش بێ. شاون خلوتين أي هوار مار بأغيار
عزیزکم مال بی اغیاره عالم گرویتن ای هوار دوست خبر داره وارن وارانه وارن ترم کرد سوزی چون خمار عزیزکم لدین دری کرد سوزی چون خمار ای هوار لدین درم کرد گل چون روی عزیز ای هوار نزاکت پوشان گل چون روی عزیز عزیزکم نزاکت پوشان و افراوان چون سیل ای هوا دیدی من جوشان وارن وارانه وارن ترم کرد سوزی قد باریک عزیزکم لدین درم کرد دەنگێر خۆش بێت کاکەمەوەند ئەمە پرسیاری ئەوە بکەم بزانم چۆن شعرەکانت هەڵەبژێریت چۆن ئەو هۆنراوانە هەڵەبژێریت ئەو تێکستانە هەڵەبژێریت وەکی بە گۆرانی ئەوەی ڕاستی بێ خوێندنەوە زۆر باشە ینی ئەوەی ئەدەبیاتی کلاسیک بێ لە کوردیەوە بگرێت تا ئەدەبیاتی ئێرانی لە مەولاناوە بگرێت تا حافز و سعدی و ئەحمەدی شاملۆوانە زۆر خوێندەوەم هەبووە هەر لەبەر ئەوەی کە زۆر جارجار پێویستم بۆ بەتایبەت تقریبا 16 ساڵ کارم بۆ موزیکی ناوەڕۆکی شانۆکان نەکرد لە چەندین فستیواڵی زۆر گەورەیش بەشداریم کرد و شادەی زۆر باشم وەرگرتەوە ئەتر لەبەر ئەوانە زۆر پێویستم بە خوێندنەوە بوو بەڵام لەو ئەوە بۆ مەجای بڵێن موزیکی ڕەسەن زۆر کەڵگوەرەگرم لە ئەدەبیاتی کوردی ئەو شاعرە زۆر زۆر بلیمەتانە زۆر بەڵام لە مەجای پۆپ کە مەجموعەیە کارم کردووە شعری خۆم بەکارێنم ینی تێکستیش ئەنووسی خۆم بەکارێنم لەبەرەوە جارجار تووشی تێکستێک ئەبم سێرەکەی دەستپێکێکی جوانی هەیە بەس دوایی تووشی زعفە بێت ئیتر هەمیشە جاری وا بووە ملودیەکم بۆ شارێک دروست کردووە هی کەسێک باشە دوایی بەدڵم نەبووە ئەو بڵێن کۆتاییەکانی شارەکە تێکستەکە ئیتر خۆم دانیشم جارجار یەک دوو شتم بۆ خۆم بەرەو ناخۆشیە ڕۆنیان بۆچی بەدڵت نابن شعرەکە لە کۆتاییە بەچی کۆتاییەکە لە وڵاتی خۆمانە لە نیشتیمانی خۆمانە شعر بۆ گۆرانی پۆپ تایبەتمەندی زۆری پێویستە ینی زۆر ئەو شعری سنعەتی کە شعرێکی تەکنیکی تیا بەکاردێت ئەوانە شعری بڵێن ڕەبتن بە ئەدەبیات و بە ئەو کێبڕکی گەورانی کە لە بواری ئەدەبیاتە ئەبێ پیشان بدەن بەڵام بە شعری گۆرانی زۆر زمانێکی سادە و تێکستەکانی ڕاستە سێدەکەی شارێک پیاکەی زۆر شعرەکە دەرگیری وشەی ئەو وشانەیە ینی کۆتوبەندی وشەی قرس قرس تووشی ئەو توش بووە لە ناو شعرەکەیە لە ئاوازەکانە زەر ئەدا لە ڕاستە جام بەرهەمەت زۆر تایبەتە
و هەم گۆرانیەکە و تێکستەکەی تایبەت هەم ئاوازەکەی و ئەم گوڵاڵە سوورانەش پیشاندانی ئەم شوێنە جوانانەی کوردستان و بە تایبەتیش ناوچەی هەورامانن. ئەنجامێ پرسیاریەوە بکەم لەم ستایلە کارکردنە بەردەوامیت ئێستا بەرهەمی نوێتەیە بڵێن ڕەسەنە هەر بەجلەکە دیارە کاکەمەوە یا شارەکەی شاری مەولەویە ئاوازەکەیشی خۆمە ماوەیەکی پێش ئەو ئاوازم دروست کردەوە بە فۆرمێکی تر تۆمارم کرد دوای بڵاوم نەکردەوە بەو شێوازە تازەی تۆمارم کردەوە دیسان ئێستا دوو بەرهەمی ترە تۆمار کردووە بەڵێ بەرهەمێکی ڕەسەنم تۆمار کردەوە لە تەران تۆمارم کردووە تێکەڵکردنی دوو گۆرانی ناوچەیین ئەوە شتای دەنگی گۆرانی وێژە شتانی ماوە بەس موزیک و هەموو ئەرنج شتەکەی تەواو بووە دوایەوە کارێکی پۆپی هەورامیشم کردووە لەسەر شاری برادێکم لە ڕۆژەڵات شارەکەی زۆر ئەوەندە ناسک بووێنی حەزم کارێکی بۆ بکەم 3 ساڵش وعدم پێدا بوو بەس هەر ئەوە دروست نەبوو ئەو عادەکەی بۆ جێبەجێ کردی کاک فەرید یاباسی ڕێزمان هەیە لێرەوە شارەزایەکە لە نووسینی تێکست بۆ گۆرانی زۆر بلینەتەوە کەی بەتەمای بەنیازی ئەویش کلیپیان بۆ کردووە ئەویش بەس ماوە بڕۆم ناو ستودیۆ تۆماریکی دەنگیت لێسەر باشە بۆ ئەم ساڵ هەردووکی ئامادابێ ئینشەڵڵا زۆر باشە زۆر خۆشحاڵم کاکەمەوەندیان کە ئەمڕۆ میوانی کورسات مەگەزین و جاحەزەکەم ئەم بەشەی کورسات مەگەزین بە گۆرانێکی تری تۆ کۆتایی پێبێنم پێ چۆنە گۆرانێکی ترمان پێشکەشکەی زۆر باش ئازانی ئەمە ئەچینە لای گۆرانیەکی کاکەمەوەند گوێ بیستەبین و دواتر وچانێکی کورت وەرەگرین و بەردەوامەوە لەگەڵتانە فەرموو كستانان آرایم هوارگه ماتم لال زار رنگین چون خلخانه خیم لال زار رنگین چون خلخانه خیم هیار نازنین یارم برو با جشوان من چاوروانم برو با کوهستان من چاوروانم چنور لگل گل سودای دیدنی تویان کونه دل سودای دیدنی تویان کونه دل هیار نازنین یارم برو با کوهستان من چاوروانم برو با جشوان من چاوروانم